ببین تەماشاکەی هەمووی وەکو توراسێکە چکە نزیک دەبێتەوە لە 100 ساڵ 98 ساڵە ئەو کتێبە هەیە. نزیکەی 5,000 کتێب لە نێو بەڕێوەبەراتی ئەوقافی هەولێر کراوەتە دیاری و کتێبخانەیەکی خنجیلانەی لێ دروست کراوە. ئەمە کتێبخانەی بەڕێوەبەراتی ئەوقافی هەولێرە. جا دەمێت قسەی زیاتر لەگەڵ کاک ئیسماعیل بکەم بەڕێوەبەری ئەوقافی هەولێر. کاک نەبە سڵاو لێبێت. دەمەوێت بەوە دەست پێ بکەین ئەم کتێبخانەیەتان چۆن دروست کرد، چۆن بۆ بڕیاری دروستکردنی کتێبخانە درا؟ بەڵێ بەنای خودای بەخشندەی میهرەبان دەمێ بە تایبەتی بەخێراتن جەنابتان بکەم زۆر بەخێر بێن. ئەو کتێبخانەیە کتێبخانەی ئەوقافی هەولێر بیرۆکەی ساڵ 1.5 لەمەوبەرە دوای ئەوەی کەوا ئێمە بیرۆکەی چووەمان لا دروست بوو کە ئێمە مامۆستایەکی زۆرمان هەیە خاوەنی نووسینە، خاوەنی کتێبە، خاوەنی بڕوانامی ماستر دکتۆرایە. هیچ شوێنێک نەبوو ئەو کتێبانەی تێدا کۆ بکرێتەوە، هەم سەرچاوی زانستی هەم بحوسەکان ئەو بحسانی کە دەیکەن. بۆیە لە کاتی دەست بەکاربمان بڕیارمانداکەوە کتێبخانەیەک دروستکەین. دوای ئەوەی کەوا بانگاوازەکەمان دەست پێ کرد سوپاس بخوا نزیکەی ئێستا 5,000 ناونیشان لە کتێبخانەکەماندا هەیە و کتێبخانەکەمان بە فەرمی کردەوە. ئێستا بەڕێی خوێنەراندا کراوەتەوە کەسێک بێوێت توانین سوودی لێوە بکچین. باش کاک نەبەس کتێبەکانتان کڕیویان چۆن کۆ بۆ لێرە؟ ئەو کتێبانی کەوا لێرەن هیچ کتێبێک پارەی پێ نەدراوە، هەموو کتێبەکان دیاری وەقفن. واتە ئەو کەسێکەوە خێرخوازە، ئەو کەسێکەوە مامۆسای ئاینیە یان کەسێکە ینی بۆ لایەکی بۆ دین هەیە، کتێبەکان لە بازار بەخۆی دەکرێت و لێرە دەکاتە دیاری. ئێمەش لێرە وەردەگرین و دەکەینە وەقف. باشە دەمێ بازەوە بکەین خەڵک چۆن دەتوانێت کتێبانە بخوێنێتەوە. کتێبخانەکە کتێبخانەیەکی گشتیە، سەرچاوەکانی زۆربەی هەر زۆری سەرچاوی ئاینیە، سەرچاوی یاسایی دەرونی کۆمەڵایەتی، پەروەردەیی، دەروونزانی وەروە هەندێک سەرچاوی ئینگلیزیشی لێیە. هەر هاوڵاتیەک، هەر خوێنەرێک، هەر توێژەرێکی بواری نووسینی ماستەر دکتۆرا دەیەوێت دەتوانێت سوود لە کتێبخانەکەمان وەربگرێت. هەر چەند ڕۆژ کتێبی بێ دەتوانێت ببات و دوایی بگەڕێنەوە. بەڵام لێرە کتێب نادەنی هیچ کەسێک چکۆ بەڕاستی کتێبخانەکەمان بیدایەتەوە سەرەتایە و کتێبی زۆر باشمانێ دەمانەوێت زۆرترین خەڵک سوودی لێ وەربگریت. باشە باس لەوە کرد کتێبی تێدایە مێژووکەکەوێتەوە بۆ 100 ساڵ لەمەوبەر. ئەم کتێبانە چین؟ ئەو کتێبانێکەوە ئەگەر جەناب دەگەڵم بی سەیرکەی ئەو کتێبانە کتێبی ئەرشیفی مامۆستا مەلا عەبدولعەزیز سورتیە ڕەحمەتی خوای لێبی، چاپی ساڵی 1928. ئەگەر ببین تەماشاکەی هەمووی وەکو توراسێکە چکە نزیک دەبێتەوە لە 100 ساڵ 98 ساڵە ئەو کتێبە هەیە. ئیحیا علوم الدینی غەزالیە. ئەو کتێبانە لە ئەرشیفی خۆی بوو دوای ئەوەی وەفاتی کرد کە سوکار و وارسەکانی ئەو کتێبانیان پێشکەشی ئێمە کرد کە ژمارەیان 35 کتێبە. ئەو کتێبانە عمریان 80 ساڵە. ئەرشیفی حجرەکانی سنتەری شاری هەولێرە کۆمان کردیتەوە. ئەوانە تریشی بەو شێوازەیە ڕۆمان، چیرۆک، کتێبی دیکۆمنتی، مێژووی، ئەوانەش هەمووی تەجلیدە تەماشاکە، هەمووی ئەرقامە، بەرگەکانە، بەرجی جیاوازە. ئەو کتێبانێکەوە لە بازار زۆر بە زەحمەت بەدەست دەکەوی، لێرە لە کتێبخانەی ئەوقافی هەولێر بەردەستە و خوێنەران دەتوانن ئیسفادەی لێ بکەن.